يلا زي برام يارمەتیان دەدەی کاکە دەی براکەم یارمەتی دەن. بەهۆی تێپەڕبوونی زەی بچووک بە سنووری قەزای کۆیەدا وای کردووە بەردەوام گەشتیار بۆ بەسەربردنی کاتەکانیان ڕوو بکەنە کەناری ئەم ئاو مەلەکردن و یاری ئاویەکان لە ناو ئەم زێدا ئەنجام بدەن. ئەمەش زۆر جار بەهۆی شارەزان نەبوونیان لە مەلەکردن حاڵەتی خنکان ڕوو بدات. لە ساڵی 2007ەوە تیمێکی غەواز لە ناحیەی تەقتەق دامەزراوە بە مەبەستی ڕزگارکردن یاخود دۆزینەوەی ئەو تەرمانە. لە 2011 خولێکمان بینیوە لە بەغدا کە دەورەکەی بۆ ماوەی 3 مانگ و لەگەر کاگالان 3 مانگ خولمان بینیوە لە بەغدا و لە بەندا و هەرچەند بشخنچێ گرفتی کەمترە و زووتر بە زووترین کات دەدۆزرێتەوە. بەڵام لە زەی بچووک ئاوەکەی خوڕە و دەیبا جار هەیە بۆ ماوەی 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژ دەبا هەتا دەدۆزرێتەوە. لە ماوەی 8 مانگی ڕابردوودا 11 حالەتی خنکان لە سنوورەکەدا تۆمار کراون و سەرجەم تەرمەکانیش لەلایەن ئەو تیمەوە توانراوە لەژێر ئاودا بدۆزرێتەوە. بەڵام بەهۆی دروستکردنی چەند پردێکەوە کێشە بۆ تێپەڕبوونی بەلەمی ئەم تیمە و کەمی کەلوپەلەکانیان کێشەیەکی تری ئەم تیمەیە. پێویستیمان بە دوو بەلەمی باشەیە، پێویستیمان بە دوو ماتۆڕی باشەیە، پێویستیمان بە هەندێک بتڵی غەواس هەیە و داوا لە لایەنە بەرپرسەکانی دەکەم، داوا لە خەڵکی ناوچەکە دەکەم، داوا لە سەرمایەدارەکان دەکەم. بەڕاستی ئەو تیمەی ئێمە کارمەندی زۆر باشمانێت، تیمی زۆر باشن، بەڵام لە ڕووی پێداویستیەوە وەکو پێویست نەمانتوانیوە سەرمایەدارەکان دەوڵەمەندەکانی ناوچەکە بتوانن دەست درێژ بکەن، داوا بکەن بزانن ئەو تیمەی ئێمە چی پێویستە چی پێویست نیە. جگە لە بوونی ئەم زەیە لە ناوچەکەدا بەهۆی هەڵدڕینی زەویەکی بەرفراوان بە مەبەستی دەرهێنانی چەولم و پڕنەکردنەوەی لە ئێستادا ئەم گۆمانەش بوونەتە کێشەیەکی تر بۆ زیادکردنی حاڵەتەکانی خنکان. لە 8 مانگی ڕابردوودا لە سنووری بنکەمان بنکەی بەرگری شارستانی تاقتاق 146 حاڵەتی جیاجیا ڕوویداوە لە ئاگرکەوتنەوە خنکان دەربازکردن. سنووری ناحیەی تاقتاق فراوانترین سنووری سەرجەم ناحیەکانی کوردستانەوەتە لە ڕووی دژماری دانیشتوان لە ڕووی مەساحی جوگرافیشەوە تاکە ناحیەیەکی وا گەورەیە بەڵێ توانای دەرەقەت هاتنی هەموو ڕووداوەکانی سنووری ناحیەی تاقتاقین ئەگەر زیاتر هاوکاری نەکرین. لە ساڵی 1927ەوە تاقتاق کراوە بە ناحیە و بە یەکێک لەو ناحیە کۆنانە دادەنرێت کە تاکو ئێستا هەر بەو شێوەی ئیداریەی ماوەتەوە. ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 30,000 کەس دەبێت و دەوڵەمەندە لە ڕووی سەرچاوەکانی ئاو و کوشت و کاڵ و کێڵگەی نەوتەوە. خالد محەممەد، NRT، ناحیەی تاقتاق.